خۆش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا. گەندەڵی جا بە هەموو جۆرەکانیەوە و لە هەر ئاستێکیشدا بێ هێندەی شەڕی دژی تێرۆر و هێندەی بوونی تێرۆریزم لە وڵاتاندا کاریگەری دەبێت لەسەر ئایندەی سیاسی ئابووری هەروەها کۆمەڵایەتی. ئایا لە گەندەڵی لە عێراقدا لە چ ئاستێکدایە؟ بەرەنگاربوونەوەی گەندەڵی دارایی و بەڕێوەبردنمان کردوتە ئەرکی سەرەکیمان و لە بەرزترین ئاستەوە دەستمان کردووە بە هەڵمەتی نەهێشتنی گەندەڵی. داواش لە وڵاتانی دۆست دەکەین یارمەتیمان بدەن بۆ گێڕانەوەی پارە تاڵانکراوەکانی بەنایاسایی براونەتە دەرەوە. لەگەڵ پێکهێنانی هەر حکوومەتێکی عێراقیدا سەرۆکوەزیر دەست بەجێ بۆ یەکێ لە خاڵە سەرەکیەکان کە ئاماژەی پێدەکات بەرەنگاربوونەوەی گەندەڵیە. بەڵام پرسیارە سەرەکیەکە لەوەدایە لە ساڵی 2005ەوە کە حکوومەتە یەک بە دوایەکەکانی عێراقدا دەمەزرێن بۆچی دیاردەی گەندەڵی لە وڵاتێکی وەکو عێراقدا بەردەوام لە پەرەسەندندایە. جا ئازیزان بەم پرسیارەوە دەچمە لای میوانی بەرنامە مەسعود عەبدولخالق نووسەر و شیکەرەوەی سیاسی. کاک مەسعود سەرەتا زۆر سوپاست دەکەم بۆ ئامادەبوونت. ئەمە بزانم ئایا خواستێکی ڕاستەقینە هەیە لە عێراقدا بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی؟ ئەگەر هەیە بۆچی گەندەڵی بەم شێوەیە پەرەیسەندووە؟ بەناوی خی گەورە و میهرەبان دەستان خۆش بی بۆ بەرنمەیەکی گرنگە. ئەگەر کەمێک بگەڕینەوە خۆی ئەو جارێکە عێراقی نوێ دروست بووە هەر سێ پێک هاتەکە بەشیان هەبوو لەو عێراقەکە و هەر سێکیان تەوەقعیان ئەوە بوو کە موقەتە بە تایبەتی شیعە ماوەیەکی دوور و درێژ لە دەسەڵات دوور کەوتووە. هەرسێک بە غەنیمەتیان زانی واتە کورد و سونە و شیعە ئەو کاتەی کە سەرەتای دەوڵەتی عێراقی دەستیان بە گەندەڵیەکی جۆرێک لە بە شەرعیکردنیشدا، یعنی کورد وتی بۆ خۆمان وەکو بڵێ بەشی خۆمان لە عێراق بین، سونە وتی ئاخر دەرفەتمانە، شیعە وتی ئەوەل دەرفەتمانە. یعنی هەرسێکیان وەکو بڵێ بە پاڵپشتێکی سیاسی و جەماوەری و بە چاوخشاندن لە هەموو لایەنەکان دەستیان بە ئیشەی کرد. بەڵام کاتێک کە زانیان چارە نووسیان هەموو عێراقا کەمێک گەڕاینەوە. ڕاستە ئێستا هەیە لە عێراق دژایەتی گەندەڵترە لە قەبارەی گەندەڵکاریەکان لەبەرەوەی هەرسێ پێکاتەکە مەبەستم سێ پێکاتەکە نوێنەری پێکاتەکانە لە عێراق لە زۆربەی پرسەکان ناکۆکن، بەڵام لە پرسی گەندەڵی هەرسێلا تقریبان چاو لێک دەخشێنن. ئەوەی کە دەیبینین دەرکەوتووە کە چارە نووسی عێراق شیعە ئەکسەریەتە و ئەوان ڕێژەرایان هەیە کاراتێک ئەوان دەستیان بە جۆڵەیە کردووە بەرامبەر گەندەڵی. بەڵام چه هەنگاوێک نراوە؟ ئێمە زۆر جار گوێمان لەوە دەبێ هەم لە هەرێمی کوردستان و هەم لە بەغداش بۆ نمونە هەنگاو دەنرێ بۆ چاکسازی. بەڵام کێ لەو بەرپرسە گەورانە دادگایی کراوە؟ کام لەو بەرپرسە گەورانە ڕێگەی لێگیراوە عێراق بەجێ بێڵە بەگشتی کە دەڵێم عێراق لە زاخۆوە بۆ فاو بەجێ بێڵێ وە ڕوبەڕووی دادگایی بکرێتەوە یاخود پارە دزراوەکانی عێراق بگەڕێنرێتەوە بۆ وڵاتەکە. گوێمان لە سەرۆکوەزیری عێراق بووتی داوا لە وڵاتان دەکەم. ئەی خواستی عێراقیەکان خۆی لێشوایە. خۆی وەکو باسم کرد، ینی چکە عێراق دەوڵەتێکی تەوافقیە، دەوڵەتی پێکاتەیە نەک دەوڵەتی مواتەنە، یعنی واتە محەسەسە، ینی هەر کەسە و بەشی خۆی زۆر بە زەحمەت سەیترە دەکرد. چکە حکوومەت ئێتلافی نییە، حکوومەت وەکو برێ ڕێژەرە بە کەیف خۆی حکوومەت پێکبینی ئەوە نییە، هەر کەسە و بە حسەی خۆی تەوافقیە، واتە ئەو ناتوانانی وەزیرەکان محاسەبە بکە. بۆیە کاک مەسعود ینی بەمانایش کە پێم دەڵێ ئەم ڕەوشەی گەندەڵی لە عێراقا بەردەوامە بێ ئیتر درێژە دەشێشێ. تا ڕادەیەکی زۆر ئەو قسە ڕاستە، بەڵام شتەکەیە بابیرین باسی عێراق و کوردستان کرد. عێراق لە چاو جیهان تەبعەن زۆر گەندەڵ و ناشینە، بەڵام عێراق لە چاو کوردستان هێشتا زۆر باشترە لەبەرەوەی پەرلەمانێکی چالاکیە، لێژنەکی نەزاها و دادگایەکی هەیە، خەڵکیان بان کردیا هەندێک خەڵک هاتوونە کوردستان. بەڵام لە کوردستان ئیرادەی دژ بە گەندەڵی نییە، ئیرادەی دژ بە دژگەندەڵان هەیە، فەرقی هەیە. یعنی ئێستا لە کوردستان حاکمێک
موظفێکی گەورە وەزیرێک ئەگەر دش بە گەندەڵی بیجێ نابتەوە دەردەکرێت نەقل دەکرێت هەرچی لە عێراقەوانە بەو شێوازەی بەڵام دووبارە عێراق بەپێی مەقایسی دووەری بەپێی پیوەرەکانی نێودەوڵەتی دووبارە زۆر گەندەڵە بەڵام لە چاو کوردستان هێشتا باشترە چونکە کوردستان ڕاستی منهەج یعنی هەر دام و دەستگاکان لەسەر ئەساسی گەندەڵی دروستبوونە تۆزەک فەرقی هەیە لەگە عێراق. کاگ مەسعود من دەگەڕێمەوە بۆ لای بەڕێزت یەکێ لە دۆسێ ترسناکەکانی تری کە ڕوبەڕووی عێراق دەبێتەوە دۆسەی سەروەری خاچی عێراق و پاراستنی سەروەری ئەو وڵاتەیە کاری جنەبێ بەشێک لە عێراقیەکان دەڵێن ئەو هێزە ناوچەیانە جا ئێران بێ یا تورکیا بێ یان هەر وڵاتێکی تر دەخوازن بەشی شێری بەرژەوەندیەکانیان بپارێزن لە ڕێی پێشەلکردنی سەروەری عێراقەوە. ناکرێت پشت بە پرەنسیپی هەز ببەسترێت بۆ یەکلاییکردنەوەی قەیران و ناکۆکیەکان و ڕێگەش نادەین ئەو پرەنسیپە دژ بە عێراق بەکار بهێنرێت. لە هەمان کاتیشدا ڕێگە نادەین هیچ هەڕەشە و مەترسێک لە ناو عێراقەوە بکرێتە سەر وڵاتانی دراوسێ و وڵاتانی ناوچەکەش. کاک مەسعود باسمان لە دۆسەی سەروەری خاچی عێراقە سەروەری خاچی عێراق لای عێراقیەکان تەنها لەو هێرشانەی ئێران و تورکیادا سنووردار کراون بەڵام بۆ نمونە ئێمە گەرسەی ڕەوشی ئابووری عێراق بکەین هێندەی ئەوەی عێراق لە ڕووی ئابووریەوە داگیر کراوە هێندە مەترسیەکە زیاتر نییە بڵێن لەو هێرشانەی کە تورکیا و ئێران دەیکەن بۆ چارەسەرکردنی ئەم دۆسەی سەروەریە عێراقیەکان هیچ پرۆژەیەکی ڕاستەقینەیان هەیە؟ کەمتر ئەو پرۆژەیە هەیە زانی چۆنە ینی ئەگەر بە گشتی تەمەشا بکەین عێراق کەوتووە ژێر قەرزێکی زۆر بەڵام ئێستا قەرزەکانی دایتەوە نزیکەی 100 میلیارد دۆلاریشی احتیاطیە 140 میلیارد 140 تەن زێڕێ تا ڕاتێک باش بەڵام کوردستانی خۆمان نە قەرزار بوو نا کێشەیەکی بوو ئێستا کەوتوتە ژێر قەرز یعنی معادلەکە تا ڕاتێک پێچەوانەیە بەڵام لەبارەی سەروەری خاچی عێراق ڕاستی ئیشێک هەیە بڕێک ئاڕۆزە ینی تورکیا دروشمەکی زۆر سەیری هەرگتووە دەرێ یەک پارچەی خاچی سووریا عێراق ئێران وەکو یەک پارچەی خاچی ئێرانە وە سوپایەکەشی لە ژێر سایی ئەو دروشمە هێناوەتە عێراق کاتە عێراق زۆر ینی پێسەرگران نییە بەو قەزێ زیاتر دژی کووردە و ڕاستیەکەشی عێراق ینی ئەو مەجای پێشێلکانی گرتووە ئێرانە تورکیایە لە خاچی کوردستان زیاتر دێنە پێش بۆ کوردستانی زۆر بەدەنگەوە نات یەک جار بەدەنگ هاتن ئەوش بۆ قازیەکی زۆر گەورە و ئەو بوو عێراق لە ئەمم متحیدەش وتاری هەبوو گەورە بوو یعنی ئەگە هەرێمی کوردستان خۆی بەدەنگ بێ بەڕای من نە ئێران نە تورکیا ناتوانانی عێراق ئەو کاتی لەسەری واجب دەبی کە وەکو دیفاع لە سیادەکەی خۆی بکە کێشە زیاتر هەرێمی کوردستانە بەڕای نقطەی زوعفی عێراق ئێستا بوویتە هەرێمی کوردستان. باشە لە ڕووی ئابووریەوە ینی ئەمە وەکو لە پرسیارەکەی پێشوشە ئاماژەم پێکرد عێراق هەموو شتێک لە تورکیا و لە ئێرانەوە هاوردە دەکا ینی کە دەڵێم هەموو شتێک مەبەستمەوەیە بەلانی کەم لە سەدانەوەتی ئەو کەرەستانی کە پێویستێتی ئەمە جۆرێکە لە داگیرکردنی ئابووری عێراق دەتوانێت لەوە دەرباز بێ خۆی بەو جۆرە حکومانێکە ئێستا دەیبینی حکمی تەوافقی کە ناچاریشە چکە ئێمەی کورد بڕاستی ئەمە ئەو حکومە لە بۆ ئێمە باشترە زەحمەتە بتوانی گەشەیەکی زۆر نیزامی تەوافقی لە جیهان کە تەجروبە کراوە بۆ بنانە کۆبرسە پێشترێکی چیکۆسلۆڤاکیایە نیزامێکی زۆر متەتەور نییە نیزامەکە ساردە و گەشەی تێدا زۆر سارد و سوڕە بۆی لە عێراق ئێستای زۆر بە زەحمەت دەتوانی ئەوەی پێی دەگوترێ ئیستعماری ئابووری یان ئەوەی پێی دەگوترێت داژیکردنی ئابووری زۆر بە زەحمەتە بە ماوەیەکی کورد بتوانی لە ژێری بێترەوە ئاگاداریش بن ئەوانەی پێی دەگوترێت کۆمپراتۆری عێراقی واتە ئەو سەرمایەدارانی کە بەرژەوەندێکیان لەو توجارەتەی بینی ئێران و تورکیا هەیە دەستەکی بەهێزیان هەیە نزیکن لە حیزبە دەسەڵاتدارە گەندەڵەکان چ لە کوردستان چ لە عێراق بۆیە بە ماوەیەکی وها زوو زەحمەتە کۆتایی چی بکرێ باشە بەڕای جەنابەت چ شتێک دەتوانێت ئەم سەروەریانەی عێراق بجێڕێتەوە خۆی دەزانی چیە ئەگەر ڕێککەوتنێک چکە ئێستا ئێمە لە کوردستان لە چاو پارچەکانی تر ئێمەش وەزعمان لە عێراق زۆر خراپ نییە
ڕئیس جەمهورمان هەیە وەزیر خارجیمان هەیە بەشداریەکی باشمان هەیە ئەوەیە پێکهاتنەکی گشتی لە عێراق بکرێت یعنی وەکو چۆن لە ڕەواندا و هەموو شەڕی براکوژی بە تەورانێکیاندا ئێستا بینای ڕەواندەیانکردن ڕەواندەکی جوانیان لە ئەفریقا دروست کردیا ناویان لێ نایە سویسرای ئەفریقا ناویان لێ نایە سنغافورای ئاسیا یعنی دەکرێت ئێمەش لە عێراق ئاوەڕێکەوتنە بەڵێ کاک مەسعود بەداخەوە پێدەچێت پەیوەندیەکەمان پچڕابێ ئەلبەتە سوپاسی بێپایانم بۆ مەسعود عەبدولخالق نووسەر و شیکەرەوەی سیاسی و سوپاسیشم بۆ ئێوەی ئازیزە کە لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموون.